سلااوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژەوە پێتان دەگەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر تەوەرێکی دیکە و بابەتێکی دیکەی گەرم و گرنگەکانی ڕۆژ دەکەم. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر فشارە نێودەوڵەتیەکان چین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دۆسیەی جیراوانی بادینان و کەیسی ئازادی ڕادەربڕین. بێگومان کۆمەڵێک چالاکوان لە دەرەوەی وڵات بەردەوام فشار دەکەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پرسی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی دیکە مامەڵە بکات. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم قادر نادر دەکەم کە لە سویدۆ لەگەڵم دەبێت. کا قادر زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا. ئەمڕۆ خۆشحاڵ دەبم ئەگەر گفتوگویەکی گەرم و گوڕ بکەین سەبارەت بە پرسی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان. دەمەوێت بپرسم هەوڵەکانی ئێوە چی بوونە لە ماوەی ڕابردوو بۆ دۆسیەی گیراوانی بادینان؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەو دۆسیە هەوڵ دەدرێ بە ئەکتوێلی بمێنێت و ئەو دەسەڵاتە هەر کاتێک کەیسە کرد لە میدیا دابڕی ئیتر سزا و ئازادانی زیندانی ئازادی خوازەکان زۆر قورستر دەبێت بڵێ ئێمە لە مانجی هەشتی پارەوە لە ناو ئەو کەیسانەینا ئەم لە دوهۆ کەم لە هەولێر بۆ خۆتان نەزانم لە هەولێر ببوونم کە کۆمەڵێک خەرچیان دەستگیر کرد بە ناوی تەفگەر و دواتر پێشتریش لە دوهۆ یەک دوو جار خۆپیشاندان هەبوو. ئێمە بەردەوام لەگەر ئەو ناوەندە جیهانیانەداین. ئەو ناوەندانە لە چەند بەشێک دەگرتەوە، ینی ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکان و ڕۆژنامە نووسیەکان کە ئەوە دوو گروپن، ینی هەن بەس ئێحتیمام بە مافی مرۆڤ دەدەن وەکو ئەمنستی هەشن ژورنالیستی وەکو سێپێجێ و ئەوانە وەکو هومەن ڕایتس وۆچ مەساوانە هومەن ڕایتس وۆچ و ئەمنستیوانە تەدەخل لە مافی مرۆڤ دەکەن لەو بۆ هەموو چین توێژەکە. بەهەرحاڵ سێپێجێ مەسەلەن لە بۆش بەس ژورنالیست و ئەو شتانەیە ئەوە بەشەشیان بەشی دووەم پەرلەمان و حکوومەتەکانی ئەوروپایە کە ئەو ڕوانگەش هەوڵی زۆر درایە لە ماوەی ئەو ساڵەدا لە مانجی هەشتەوە گوتم دەستی پێکرد ئەو مەسەلەیە لە خۆپیشاندانەکانی بادینان و هەولێر و ئەوانەوە تا ئێستا بەردەوامە. یعنی ئەوڕۆ راپۆرتەشی ئەمنستیم خوێندەوە دەڵێ 156 کەس قسەی ئەمنستی وەکو نابی غەڵەت بیچکو غەڵەت بی گرانە سەریان بادۆسیەوە. من چەندین ساڵ لەگەڵ ئەمنستی کارم پێزانم ئەبێت دقیق بن و دیدار لەگەڵ هەموو لایەک دەکەن لە بنەماڵێک قوربانی و لە دام و دەستگا و بە هەر حاڵ یعنی بۆیە لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕێگای حکوومەت و پەرلەمانەکان و هاوکات ئەو جارەی ئێمە هەوڵماندا دیارە هەموو لایەک هەوڵدرا لە ڕێی میدیای ئەوروپیش هاتە سەخت، یعنی لە سێ تەوەر هەوڵدرا و پێشمایە ئەو گورزە دیبلۆماسی و ڕسوابوونەی ئەو جارەی بەو کابینەی نۆکەتیە بە هەر 29 ساڵ خرکەوە ئەوەندە پرۆتستۆ نەکرایە و ئەوەندە وشەکانی ناو ئیدانەکان تون نەبوو. بەنمونە ئەمنستی دوێنێ دەڵێ ژیانی ڕۆژنامەنووسان لەژێر ئاگدایە لە کوردستان. قەت ئەو جملانە بەکار نایەت وشە لە وشەکە بڕیات فەرق دەکاتن. مەڵێ کەواتە ئێوە چیتان کردووە لە ماوەی ڕابردوو بۆ مەسەلەی پرسی ئازادی ڕادەربڕین جگە لە دۆسیە گیراوانی بادینان؟ دۆسیە گیراوانی بادینان خۆی لە خۆی دۆسیەکە کە ڕەبتی بە مافی مرۆڤەوە هەیە، ڕەبتی بە نەبوونی یاسا هەیە. ئێمە لەگەر ئەو هاوڕێیانان لە سوید ئەو ئاگاتان لێبوو ڕەنگی یەکەم جارە لە 30 ساڵێ ڕابردوو وەزیری خارجیە و بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانوزەی گوست کتێرەکەی گفتوگۆی 22 ساردەقەیی لەسەر کەیسێک دەکرێت کە بۆ دوکۆمنتێکی مێژووی و لە هەموو میدیای سویدی پەخش کرا لە مەجلیسی لۆردات گفتوگۆی لەسەر کرایە. بورن ئێمە ئاگامان لێ لە وەزارەتی خارجی بەریتانیا و ئەڵمانیا گفتوگۆ لەگەڵ حکوومەتی هەرێم لەوبارەیەوە کرایە. ئەو هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیە ئیدانیان کردیە. میدیای ئەوروپی دیتان چەندین ڕۆژنامەوەی بەناوبان کە بەقووەترینی فاینیشنال تایمز بوو، یعنی ئەوە یەکێک لە ڕۆژنامە هەرە ناودارەکانی دنیایە لە ئاسی واشنگتن پۆست و تایمز و ئەوانەدا هەموو ئیدانەی ئەو نەکرد ئیدانە یعنی ڕسوای ئەو کابینەیان کردیە و هەمووش لەسەر مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕایە و هەموو ئەوانش کاک بڕیات
بە پاندە من ناتوانانی بڵێ بەس قادر نادرە و ڕز دەرکراوی و مەکی ئامێدی ئەو شتانە کردێ نا بە سەدان کەسەیە بەڵام ڕەنگی خۆیان دیار نەیەخنە و بوارەدا لە بەریتانیا جێرمی کۆربین هاتە سەخت کە یەکێک لە کەسایەتی هەرە گەورەکانی دنیاە کۆمەڵێک برادر لە بەریتانیا دەستیان پێکرێن جێرمی کۆربین بەهێزترین کاندیدی هەموو چەپەکانی هەموو دنیاە ئێستاکە یعنی لە هەموو شوێنێک هەرچی ئایدۆلۆژیایە هەرچی ڕێکخراوە بڕواناکەم کەیسی ئەو پێ زیندانی سیاسی کە کۆکراوەی هەموو ئەوەکانە مەگەر بەس کەیسی خاشفزیەوە نێو دەوڵەتی کرابیت بەڵێ کاک قادر بەپێی ئێوە چەندین ساڵە لە دەروی وڵات دەژین و لە بواری سیاست ئیشتان کردووە بۆچی لەو کات و ساتەدا دۆسیە جیراوانی بادینان هاتە بەرباز وە کۆمەڵێک کەس لە سنووری بادینان دەستگیر کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش دەستگا ئەمنیەکان ئامانجیان چی بوو لە دەستگیرکردنی ئەو چالاکوانانەی بادینان خۆی سەرەتا کابینەی مەسرور بارزانی و گۆڕان و یەکێتیش کابینەیەکی پۆلیسیە بە تایبەتی کە سەرۆشی دەستگای سەرۆشی حکوومەت کەسێکە لە عەقڵی دام و دەستگای پاراستن پەروەردە بووە و تێڕوانینی وی بەوەیە کە بە زەبروزەنگ بێ بۆیە قۆناغی ئەگە سیر بکەین بە سەدان کەس لە هەولێر و دووهۆکەتە زیندان و ئەو ئێقابە پەڕیەوە سلێمانی ئەو دیتان لە پەرلەمانتار غالب محەممەد درا و دیتان لە ڕۆژنامە نووسدانە مننی درا و ئێمە زانیاری دەقیقمان هەبوو هەوڵێکی ڕفانی سۆرا مەردەدرا و ئەو پەڕیەوە ئەوروپا شەڵی تیرۆری مەکی ئامێدی و زۆر فشار لەسەر ئێمەمانانیش دروستکرانی مۆدیلێکی جیایە لە ئەرهاب ئەو یەک دوو خاڵشکە کە دەتوانین ئەوە بڵێن بەهۆی ئەو گەشەی لە سوسیال میدیا هەبوو کە کاریگەری زۆر لەسەر هەولێر و بادینان هەبوو دیتان یەکەم جار بوو بادینان لە دوای 30 ساڵ بێتە مەیدان و ببێتە چەقی خۆپشتاندان و ناڕەزایەتیەکان ئیتر لەو ڕوانگەوە بۆ چاوترساندنی ئەو خەڵکەوە بۆ کوبکردنەوەی ئەو دەنگە ناڕزایەتیانە بە تایبەتی لە بادینان هەڵسان بەسەدانیان لە خەڵک لە زاخۆ لە دوۆ گرت هەر بەبێ هۆکارۆکو بەدل بەرواری و مامۆستا ئومێد بەرەوشکی هەر خۆپشان تەقدیمی زازایان کردی و تا ئێستاش بەرنەبوونە یعنی مەسەلەکە پەیامەکی ترسە و سیاسەتێکی نوێی کابینەی مەسرور بارزانی کە ئەبوو لەسەر عەقڵی لە عەقڵی محەممەد بن سەلمان نزیکە کە بگری و بکوژی و پێی وایە بەو شتە چارەسەر دەگرێت لە کاتێکدا سەدان ئیمپراتۆریەتی دنیا و هەزاران دیکتاتۆریەت لە سیستەمی دیکتاتۆری فەشەلی ناوە نەیتوانیا ڕێ لە ئازادی بگرێت بۆ هەردوو مەسەلەکە هەم کردکردنی دەنجی ناڕەزایەتیە هەم عەقڵیەتی ئەو کابینەیە بەڵێ کاک قادر بۆچی زۆر جار باز لەوە دەکرێت ئەو کەسانەی کە لە سنووری بادینان و دەستگیر کراون جگە لەوە ئەندام و لایەنگری یەکێتی بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوانە بەجواب نایێت ئەگەر ئەندام و کادری ئەوانن دەتوانین من پێم وانێ مەمە لە نزیکەوە ئەو برادرانە دەناسین من لە 2005 لەناو ئەو مەسلەی بادینانم کە بۆ خۆم فۆکسەکی زۆر دەکەین سەر بادینان لەبەرەوەی بادینان قوڵاییەوە شوێنشی زۆر استراتیزە و هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن بەداخەوە بە بەرنامە ئیش لەسەر بادینان و هەولێر ناکاتن بێ پرۆگرامی هەبێ پرۆژە هەبێ ئێمە وەکو شەخص وەکو ڕێکخراو وەکو گروپ بە بەردەوام تەرکیزمان لەسەر هەولێر و بادینان کردێ بۆیە وەکو کەسەکانیش دەزانم سەتانۆهەتی خەڵکی سەربەخۆ و چالاکوانی خەڵکی ئازادیخوازن کە دەیانەوێت دەنگێکی جیابن ئەوانە ڕوبەڕوو دەبن بەڵام لە تەک ئەوە پەکەکە ئیسلامیەکان و هاوکات یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەیان جار ڕوبەڕوو بوونەوە پرسیاریمە هەمومان دەکرێت لەسەوە بی چۆن دەکرێت یەکێتی گۆڕان لە حکوومەت بن کەچی دەیان کادریان لە ژۆرەیەک کە بێ زانیاری ئێمە ئێستاش 50 ڕۆژ زیاترە پیادەیەکی یەکێتی لە ژۆرەیە ببێەوەی کەس بزانی لە چێن دەرە مەسئولی بەشێک لە بەرپرسە ماڵاکانیان لە بادمیان یەکێتی ئەوە پرسیارەکە ئارازەی خۆی دەکرێتن هێزێک لە ناو دەسەڵات بی و ئەو هەموو کادیرەی دەگیرێ و ئڕهابەکەش زۆربەوە نییە مەسەن کادیرێکێتی کە خەڵک بکوژیدە تەبیعیە بگیرێ بەس ناکرێت سا ئازادی فکر واتو لە حزبی دەسەڵات بی کەچی بگیرێ و ئیهانە بکرێ و
بەیان تیرۆر بکرێ وەکو ئەوەی لە دەڤەری سۆران کرا، وەکۆی لە هەولێرە چەند پێشمەرگەیەکیان کوژرا، وەکۆی بە بەردەوام دەگیرێن. ئەو هێزەوە نیشانەیەوە دەکا و هێزێکی کوردگوتنی بێدەست و پێیە، هێزێکات ئەوەیە، ینی گرنگجی لای نییە ئەندامەکانی خۆی. ئەگەنە هەمومان دیتمان کە ئەندامەکی پارتی لە ژێر دەسەڵاتی یەکێتی دەگیرێ، خودی مەسعود بارزانی دێنە سەخت. منیش مەبەستمەوە بۆ پرسیاری ئەوە بکەم، ینی دەمویست پرسیاری ئەوە بکەم، بۆچی ئەندامێکی پارتیکە لە سنووری سلێمانی دەگیرێت حکوومەت دێتە سەرخەت، بەڵکو بەرپرسی یەکەمی حزبەکە دێتە سەرخەت، بەڵام وەکو خۆت باست کرد مەلا نەزیر کە ئەندامێکی یەکێتیە لە زاخۆ، ینی ماوەی زیاتر لە 60 ڕۆژە لەوێت دەستگیر کراوە، بەڵام نە هیچ بەرپرسێکی یەکێتی باسی دەکا، نە جێگری سەرۆکی حکوومەت باسی دەکا، نە هیچ لایەنێک باسی دەکات. ینی هۆکارەکەی چییە؟ لەبەرچی پارتی ئەوەندە لەسەر ئەندامەکانی بەدەنگەوە دێت، بەڵام لایەنەکانی دیکە وەکو خۆت باست کرد ئەوە ئیسلامیەکانە، ئەوە پەکەکەیە، ئەوە یەکێتیە، بۆچی ئەوان قسە ناکەن؟ ینی هیچ هەڵوێستێکی ئەو تۆیان نییە. وەی پارتی کەوانە دەگری بڕواو کە بەشش لەبەر ئەوەی ماهیەتیان دەناسی، تیرۆری کردن، گدەیانگری کاردانەوەکانیان ئەو پەڕی لە کۆبوونەوەیەک بۆ بە تەلەفۆنێک دەبی کاردانەوە دروست ناکەن، شار دروست ناکەن. یعنی ئەمە لە زۆر بە ڕاشکایی بڵین لە پەکەکە دەگری، لە یەکێتی دەگری، لە ئیسلامیەکان هەر وجودیان هەیە لە ئەوروپا، ڕاشکایی بڵین پانتایەک جەماوەریان هەیە لە ژیانیان نەماندیکە وەکو ئەندامەکانیشیان بێن بەشداریمان لەگەڵ بکات. یعنی لەو ئەوروپای گەورە و گرانەی هەموو خەباتەکەی هەتا زۆر زاری وە بە خەڵکی یەکێتی و گۆڕان و پەکەکە دەگیرێ، لە کاتێکدا پەکە هێزەی زۆر بەربڵاوە، یەکێتی هێزەی زۆر ڕێخستنەشی زۆری هەیە و موچەخۆرەشی زۆری هەیە. ئیسلامیەکان جەماوەری خۆیان هەیە لە ئەوروپا. بڕوا بکە کاک بڕیار لە نایەنە ناو خۆپیشاندانەکان، هەموو ئەوانەی خۆپیشاندان دەگەن خەڵکە ئازادی خوازەکە، بۆیە کە کاردانەوەیان نییە کە پەیوەندی بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ناکەن. ئەوانە کاکە کۆمەڵک خەڵکی موچەخۆریان هەیە، ئەوە دڵسۆز نینە لەو هەواداری خۆیان، یعنی بەداخەوەین ئێمە ئازارش زۆر گەورەمانە، شەڕی هەموو پارتی لە بۆ ئازادی ڕوبەڕووی کۆمەڵێک دەنجی ئەوروپا بوو، چالاگوان بوویتەوە ڕوبەڕووی خەڵک سوسیال میدیا لە کوردستان لەوانە بوویتەوە. حزبەکان ئەندامەکانی خۆیان بەقەت مەڕێک و بەرخێک لا گرنگ نییە، یعنی کو مەڕ گرنگی زیاتر بە بەرخەکەی خۆی دەدا، ئەوانە لایەن گرنگ نییە، بەس وەختی پێویستیان پێدەبیەوە بیت. ئەگەنا من ئەندامی یەکێتی بم، ئەندامی پەکە بم، ئەندامی ئیسلامی بم، تیرۆر بکرێم، بکوژێم، تۆ خۆپیشاندانێک نەکەی، تۆ پرۆتستۆیەکی گەورە نەکەی، بەس شکلیان چەند بەرنامەیەک بکەن. ئەوە جێگای زۆر ڕەخنەیە، یەکەم کەس ڕەخنە دەگری لەبەر ئەوەی ئەو ئەندام و ئەوانەی خۆیتی و ئەوە بەشێکە لە سەرکوتیان. کاک بڕێدەمێ و خاڵە بڵێن پارتی بۆ ئەوەی گۆڕان سوکە، پارتی بۆ یەکێتی سوکە لە هەولێرە دەچ خەڵکیان دەگری، ئیتر خەڵکەکە دەرکاکەیشتی ئەمنی پێ ناپارێزرێتن. بەس ئەگەر یەکێتی، ئەگەر گۆڕان، ئەگەر پەکەکە بەنمونە زیاتر بێنە پێش، ئەمە ناتوان بڵێن هەر هیچ ناکەن، بێوجدانیە، بەڵام لە ئاست ئەو کاردانەوە نین وەکۆی پارتی دەیکا بەرامبەر مزریمێکی خۆیان. یا تو دیتان 4 کەس هەوڵی کوشتنی تیرۆری ئەوەیدا مەسعود بارزانیەوە غالب دەڵێ نیوێ شتۆ سەعاتێک شتۆ تەلەفۆن دەکەدرێت دو ئیدارەی ڕادەگەرم ئەگەر ئەو چارچەق و چێشەم لەو بەرنەدەی. بەس کەنجینەوە هەڵوێستان لە ڕۆژێک لە ڕۆژان لە یەکێتی بیندرایە، لە گۆڕان بیندرایە، لە پەکەکە بیندرایە. ئیسلامیەکان وەکو گوتم ئەت چاوەڕێی لا ئیلاهە ئیلا اللهە بەڕاستی، یعنی لە بواری خەباتی جەماوەری ئێمە ڕەخنەیەکی زۆر گەورەمان لەو ئیسلامیانەیە کە نایەنە سەخت، یعنی خەباتی جەماوەری بەلای کەم لە ئەوروپا دەبینم، لە کوردستان ڕەنگی ئەوە بی خەڵکیان نابینین. ئەوانە دێخە دەنگە ئازادی خواز و چەپ و ڕادیکالەکان بەڕاستی دێنە مەیدان لە هەموو ئەوروپای ئەو کاری سالاچانە دەکەین. فشاری ئەوروپا نەبی کاک بڕیار، بڕوا بکە تیرۆری سەردەشت و کاوەکان بە دەیان و بە سەدان دەبوو، بڕوا بکەن ئەو هەناسە دیموکراسی بەشش هەیە بەهۆی ئەو فشارە نێودەوڵەتیە لە ئەوروپا و لە ناوەخۆ و سوسیال میدیا و لەو دەنگ و ڕێگانەیە. ئەوانش سەیر دەکەی بەششی کەمی ئەو حزبانە نەکەت و ناویانەتی نایەنی فۆکس ناخەن ئیژە سەدهۆک و بادینام بکەن کە ئەندامە چیانگیرە بیکەنە کارتێک فشارێک خاڵێک لە بۆ وەرچەرخان و لە بۆ ڕاکێشانی جەماوەر. بەڵێ کا قادر زۆر جار باس لەوە دەکرێت ئێوە مانان کە لە ئەوروپان ئەوەندەی
قسە لەسەر پارتی دەکرێت ئەوەندەی قسە لەسەر ئیدارەی هەولێر و دهۆک دەکرێت ئەوەندە قسە لەسەر سلێمانی ناکرێت ئایا بەڕاستی ئەو تۆمەتانەی بۆ ئێوە دروست دەکرێت ینی ببوورەکە ئەوە قسەی خەڵکە زۆر جار لە بابەتەکان باز دەکرێت ئێستاش کە قسە دەکەین کۆمنتمان بۆ هاتوو دەڵێن ئەوەندەی کاقادر و برادەرەکانی باسی هەولێر دەکەن ئەوەندە باسی سلێمانی ناکەن وەکو ئەوە لە سلێمانی هیچ نەبوو بێ ئایا بەڕاستیش سلێمانی وەکۆیە کە خەڵک دەیبینێ یاخود ئەوەیە کە بەڕاستی دیوێکی پشتی ڕووداوەکان ئەوەیە کە لە سلێمانی حاڵەتی زۆر خراپتر هەیە بە نمونە وەکو یعنی خەڵکێک بەڵێ ینی ببوورە مەبەستەکەمەوە بوو ینی وەکو ئەوەیە ینی لە پشتی ڕووداوەکان هیچ نییە یاخود ئەوەندەیە بە نمونە بەو پێی کە لە سلێمانی پانتاییەکی زۆر بۆ میدیا هەیە میدیاکان زۆربیان هی سلێمانین ینی ئەوە زیاتر کێشەکان گەورە ناکەن یاخود ئەوەی کە سلێمانی هیچی لێ ڕووناداتن کاک بڕیار پارتی فێر مۆدیلێک بووە دەیەوێ وەخت خۆی کووە شتێک بوو دەگۆ پارتی وێچێتی یعنی ئەو مۆدیلە بەسەر چ پارتی دەبی تێبگا مەر بە پێی خۆی بزن بە پێی خۆی ئەگەر ئێمە و جیاوازیە دەکەین وەرە بڕۆ سەیری راپۆرتی ئەمنستی و هۆمە ڕای بوو و سێ پێجێ و سێ پێتێ و هەموو بکە ئەگەر ١٩٠ زڵدی پارتی نەبوو ئێخۆ ئەنجداگریەکێتی نین وەنیا و هەموو راپۆرتە نێودەوڵەتێ دێ وەنیا ینی سیر کە دیندار دێوارەی هەموو ڕۆژ تەلەڤیزیۆنیەوەکی محەممەد سەعید سەعاد وەڵام دەداتەوە ئەو راپۆرتە درۆیە و ئەوە ناڕاستە و ئێخۆ باباوە ئەمە گوتمان دژ پارتین فۆکس دەخەینە سەر پارتی باشە ئەو هەموو ڕێکخراوە نێودەوڵەتی لۆ ئەوەندە ئیدانە دەکاتن بەس پارتی بەس ژێردەسەڵاتی هەولێر و بادینان خەلەلەکەوانیە نا بە پێچەوانەوە ئەگەر سیرکەی هەر وەختە خۆپیشاندان کرابی لە ژێردەسەڵاتی یەکێتی کە بە بەردەوام لەوێن دەر خۆپیشاندان دەکرێت خەڵک تیۆر دەکرێت بەشێکی پارتی تیۆریان دەکات شەیدیان دەکەن لە وەختی هجومی سەبارەگاکان دەکەن بەشێکی یەکێتی هەموو لایەک نەکات ئێمەمانە فۆکس ئەو کات دەخرێتە سەر ئەو ئەخبارانەی لەسەر یەکێتیە بەس کاکە خۆمە قورچێ بەسەری خۆمەوە بکەم تەجروبەکی وەکو پێنج ئەو زیندانیانەمان پێ بڵێ کە یەکێتی گرتبی با پێمان بڵێن یەکێتی چه ئەندامەکی لە ژۆرێ دانا یەک هەفتە تا ئەمە قسەمان لەسەر نەکردبی تیرۆری کردبی کەیسی کاوە گەرمیانی باشترین نمونەیە یعنی هەموو ئەو کەیسانەی کە جوڵایە ئێمەمانان هەموو هیچمان لەسەر کردیە بەس ئەمە قورچێ بکەین پارتی زۆر بە چالاکی و بە تاوانترە لە پارتی لە یەکێتی و لە هەموو حزبەکانی تر یعنی دووش پارتی هێزی باڵا دەستە هێزی باڵا دەستە سەرۆکایەتی هەرێمی لە دەستە سەرۆکی حکوومەتی لە دەستە یعنی بڕیاردەرە و شێوەی مامەڵەکانی پارتی یەکێتی هەمان شتی پارتی کردێتە یان کەسی تیرۆر کردیا وەرا هەموو خۆپیشاندانەکانی یەکێتی بڕۆ لە مانگەکان سەیری هەمومان کە نەکەرە ئێمە زانت خەڵکێک فۆکس دەخاتە سەر ئەو ینی فۆکس قەزم تەرکیزە ببورن تەرکیزی خستە سەر دژی یەکێتی لە هەموو ئەوەیەکدا لە هەفتەی شوبات بنمونە ئەوەندەی دژی یەکێتی هەموومان چینە سەجادە ئەوەندە دژی پارتی نەبوو لە کاتێکدا پارتی بوار نادا بەڵام بۆیە نوقتەکەی مە لەوەدا یەکەم شت ئەگەر ئێمە لە ئەنجیەک یان بێدەنجیەکمان هەبی لە بەرامبەرێکی باش ئەوەم ڕێکخراو حکوومەت و وەزارەتی خارجیەوەوانە نۆنایەن کەیسە چیەکێتی باز بکەن وەنیا یعنی لۆ میدیایەکی ئەوروپی دیتێ ڕۆژێک دوو قسە لەسەر مەسەلەن دەڤەری سلێمانی بکاتن دەکا بەس لە چاو پارتی هەتایەکە چیوان باز دەکە ماڵیان بە قڕژێ پارتی 20 گۆلی دەکاتن لە پێشێری مافیلۆ بەڵێ کاقادر ئەوەندەی یەکێتی و گۆڕان کە ئێستا لە نێو حکوومەتن و وەکو لە پێشتریش باست کرد کە لەسەر ئەندامەکانیان بە جواب نایەن ئایا لایەنی مادی وای کردووە کە ئەو دوو لایەنە لە کاتی دەستگیرکردنی ئەندام و لایەنگرەکانیان بێدەنگ بن یاخود هۆکاری دیکە هەیە ئایا چ بەرژەوەندیەکی گۆڕان و یەکێتی هەیە کە وای کردووە لە کاتی دروستبوونی ڕووداوەکان یاخود دەستگیرکردنی ئەندامەکانیان بەو شێوەیە بێدەنگ بن خۆی ئەوان بێدەنگن تووشی دەزانین چ حزب کەس ڕێکخراو کە بێهیوا بوو بۆ خۆیان باوەڕ نەبوو ناو حزبانە مناڵم پەکەکە جودایە و تا حەدەی ئیسلامیەکانیش
خاوەن ئایدۆلۆجیا و باوەڕش تایبەتی خۆشی خۆیان بەزێشتی هیچ باوەڕی تێدا نەمایە. شتیش حزب کەگەر ئێستا ئەما و کاروسالاچیان لۆ دەکەن لەبەر عاشقی ئازادی لەبەر ئەوەی باوەڕێکمان هەیە کە دەبی کۆمەلگای کوردی وەک کۆمەلگای ئەوروپی هەنگاو بنێ نەک وەکو خەلیجی و وەنیا وەکو سعودیا ببی لەو ڕوانگەوە شەڕ دەکەین بە کۆمەڵێک کەس شەڕی ئەو جەبەروتەی پارتی وێچێتیش دەکەین ینی گۆڕان دەکەین هەموو هێزێک دەکەین قەناعەتێکمان هەیە لەناو ئەو حزبانیتر قەناعەتی حزبی و ئایدۆلۆجیەکە زۆر زەعیف و کاڵ بووتەوە دوو تەسلیمی پارتی بوون ینی هەر زۆر دار ئەمە قسەیان لەگە دەکەین درێ پارتیە وازناینی بەس کاکە تو ناکرێ پارتی وازنانی تو بێدەنگ بی ڕێگا زۆرە بە تایبەتی لەو سەردەمەی خۆمانایەوە نیە جاری شەڕ در خۆ ئێمە و خەباتە مەدەنی و زەماوەریە دەکەین لەگەڵ ئێوە لە میدیا لەگە خەڵکی کوردستان لەگەر ئازادی خوازانی سەرتاسەری دنیا خۆ یەک کەس شەقمان لە یەک کەسی نەدایە وانیا شەقمان لە یەک کەس نەدایە گەورەترین فشاری نێودەوڵەتی و ناوەخۆش لەسەر ئەو کابینەیە دروست بووە بۆیە مەسەلەکە ئەوانە ئیرادەیان نییە و تاچیان لا گرنگ نییە و خەتا لە هەواداری خۆیانن لۆ بەدەنگنان بڵێ بابا من خین لە بۆ ئەو حیزبە دەدەم ئەمن ئامادەم هەموو قوربانە کە دەگیرێم لۆ نایی بەقەت ئافرەتە چی ئیحتیمام پێ بدەیت بەجددی ینی لایەن گرنگ نییە ئەندام و هەواداری خۆیان لا گرنگ نییە گەنا معقولە شێز ڕۆژە بەنمونەوە کە تو دەری شێز مزانی پەنجایە کادیرێکی هەرە دیاریەچێتی لە بادنیان جیرایەچێتی بەس پێم برێ دوو خەبەری لەسەر دروست کردیە چالاکیان کردیە یان باوا بڵێن کاکەوە بڕوا بکەن یەکێتی و ئیسلامی و هەتا پەکەکەش ئەمان کاکە من پەکە بە بەوان ینی مقارنە ناکەم بەڵام با بڕۆ تو ڕۆژنامەنووسی ئەو دە 5 ساڵە با لەو ئەوروپایەک خۆ پیشاندانیان زدی ئازادی سیاسی لە باشوور کردوی لەسەر جیرانی ئەندامەکانیان ڕاستە ئەمە دەیکەین هەندێک لە جەماوەری پەکەکە دێ هەندێک لە جەماوەری جاجاریشێتی دێگە دژە پارتی بی بەڵام بەخۆیان نیان کردیە نەکرد ئەوانە هیچ حزبێکی سیاسی ئامادە نییە لە ئەوروپا خەبات کە ئەگەر ئێمە نەیکەین کەس ناچین باشترین بەڵگەلەوەی ئەو فەرموویەوە ڕۆژنالیسن پێمان بڵێن ڕۆژێک لە ڕۆژان یەک حزبی سیاسی لەو ئەوروپایە کە مینبەرەکە کە ناتوانانی پارتی ڕێت لێ بگری خەباتە چ کردی کوورە سەردانی وەزارەتە چی دەرەوەی کردبی لەزەکەی زەکی ماوی مرۆڤ یعنی هەموو قەدرەکەیان و تەلەفۆن و علاقاتی نێودەوڵەتی نێوان خۆیان و پاڕانەوە لە پارتی ئەمیش بم پارتی بم لەبەرم بپارڕێنەوە و بۆ هەیبەتی خۆم و بۆ تێکچکانی ئیرادیان بگومان خەڵکیان دەگرم یانیان دەگەم ئێوە دەمی خەڵک دەرێ دەمە پارتی وانیان کاخادر یەک وتە سرنجی ڕاکێشم باسیەوەت کرد کە پەکەکە لە دەرەوەش هیچ چالاکێک بۆ مەسەلەی ئازادی ڕادەربڕین و ئەگەر هەڵە نەبم ڕێک دروستەنەوە بوو بۆ مەسەلەی ژراوانی بادینان باست کرد کە هیچیان نەکردووە بەڵام خۆپەکەکە بەردەوام لە دروشمەکانی باسدەوە دەکات هەر چوار پارچەی کوردستان بۆ ئێمە وەکو یەکە ئایا بەڕاستی ئەو دروشمە لەگەڵ ئەوە هەندێک لەک ناگرتەوە ینی وەکوەوەی باست کرد وەکو چالاکیەکانیان کەمتر دەکەن ئایا بەڕاستی ئەو شتانە ڕوودەدەن لە ئەوروپا ینی هەیە شتی وایان کردووە دەبێ واقع لەگە هەواڵانی پەکە باسکەین پەکە هێزشی زۆر شۆڕژێر و مەیدانە شەڕەشی گەورە و سەخت لە جیاتی هەمووشمان لە بەرامبەر گەورەترین داگیرکە دەکات و لە بەرامبەر هەم داعشی کردی هەم تورکیا دەکات کە دوو دژمنی هەر سەرسەختی مرۆڤایەتی ئەوان لەو خاڵە و جێگای ڕێزن بەڵام لە بەرامبەر باشوور بەڕاستی زۆر جێگای ڕەخنن ینی ئەوان هێزێکی دەیان 1000 کەسیان هەیە دەیان 1000 کەسیان هەیە کە لە هەر وڵاتێک بیانەوێ دابنێن بەس ئەمە تحەدایان دەکەم یەک ڕۆژ لە ڕۆژان ئەگەر 100 کەسیان هێناتە سەجادە لە بۆ ئەندام و هەوادارەکانی تەفگەری خۆیان یعنی تەفگەر کە ئاکۆچین باوا بڵێن ناینە سەجادە یەکێک لەوانە من نازانم خەم سادێکیان لە چێمە زۆر ئەو ڕەخنانەیان لێ دەگرین بەڵام بەشش لەوێ نانەوێ ینی دەترسنەوەی لەگە پارتی سەدام بکەن یعنی ئەوان زۆر خۆیان دەدزنەوە لە پێناوی ئەوی بەس خراپە یعنی دەکەوت ناکرێت ئەو ترسەوەت لێ بکات بڵێ یا پارتی دەیکاتە شەڕ خەڵکم بگیرێ لە ناو کوردستان بە جورئەتترن بڕوا بکە لە ناو کوردستان بە جورئەتترن و زایدەن خاڵش کەس بڵێم باکووریەکان بەڕاشکایی بڵێن باکووریەکان نایەنە ناو چالاکیەکانی باشەوە معاناتی هەر هەموومانە دەدەستیان ئەمە هەموومان دەچین چالاکیەکانی باکوور بەس ئەوان زۆر بەدەگمان وەکو پەنجەی دەستن دێنە ناو چالاکیەکانی باشوور
بەڵێ تۆ لەوان نزیکی پێت وایە هۆکارەکەی چیەکە بەو شێوەیە؟ وەڵای ئەوان دژمنێکی زۆر سەرسەختیانەیە کاک بڕیان، یعنی تبیر کۆ لە 1970ەوە لە ئەوەنە لە 1970 دەست ئەوەنە ئەوەی ئەمنوتو 40 ساڵێک دەبێوە لەو شەڕەدانە، یعنی هەموو تورکیاش دەوڵەتێکی زۆر ملهوڕە، ینی بەڕاستی قودرەتی من ئەوەی تیان بگەم ئەو کادیر و ئەو توانایان نییە جە پێشکە لە پارتی بکەنەوە، بەڵام غەڵەت دەکەن، یعنی غەڵەت دەکەن بەما بەشێک باشوور بەشەشی تورکیا بڕیاردەرە و بەشێک لەو ئرهابەی دەکرێت لەسەر ئاپۆچیەکانە، زۆرترین لە حیزب زۆرترین خەڵکە دەژیرێ ئاپۆچیەکان لە باشوور دەژیرێن لە دهۆک و هەولێر، هەتا لە سلێمانیش چەندین جار بارەگایان لێگیرایە وەنیە داخرایە ئاپۆچیەکان لە ناو حیزب وەکو تەڤگەر کە ئێستا بەناو زۆرترین ئەوەنە، بەڵام کەمترین کار و چالاکی دەکەن. ئەوە ئێمە بەردەوام لەگەڵیان لە خەتی پێیان دەڵێن و ئێستا باشترن لە چاوجاران بەڕاستی و بەشت شەواداری باشووریان لە ئەوروپای کەمە، زۆربیان باکووری و ڕۆژ ئاوایی نا. بەڵێ کاخادر بۆچی لە هەولێر و سنووری بەتایبەتی هەولێر پارتی تەنها ئەو ئەندامانە دەگرێت بە نمونە ئەندامی گۆڕانە یەکێتیە لەگەڵ پاکەکە، کۆمەڵێک حەزبولایانی دیکە هەیە، بە نمونە ئێستا وەکو پێشتر ینی دژایەتی ئیسلامیەکانیش ناکات، ئایا ئەوە بە واتایە دێت کە ئیسلامیەکانیش ئێستا چونەتە هەمان بەرەی پارتی یاخود کۆمەڵە گرایانی دیکە هەیە، بە نمونە وەکو حزبی شووعی هەیە، زەحمە کێشان هەیە، کۆمەڵە گرایانی دیکە هەیە، بۆچی هیچ کاتێک قسە لەگەڵ ئەندامەکانی ئەوان ناکرێت؟ ئایا ئەوانیش بێدەنگ بوون لە دۆخەکە یاخود ئەو جار بەجار بەیاننامەیەک دەرەکەن، ئەو بەیاننامەیەش تەنها بۆ مەسەلەی میدیایە و هیچی تر نییە؟ من پێم وایە زیاتر وەختی خۆی تەرکیزێکی زۆریان سەر ئیسلامیەکان کرد، هەموو ئەفرادیان لە 2000ەکان کرد. ئێمە ئەوەندەی چاودێریم کردوێ و پەیوەندیانە ماوەیەکی باش لەسەر خەڵکی ئیسلامیش ئیشمان کردیە، لەبەر ئەوەی زوڵمی زۆر گەوریان لێ دەکرا. من بۆ خۆم کەسێکی مەیلی چەپی لیبرالم، یعنی کەس چەپ و دیموکراتخوازم هەیە، بەڵام لایمە هیچ فەرقی نییە. ئیسلامیەکیش وەکو کاکوەلیدی کە 20 ساڵ زیاترە گیرە، 21 ساڵ زیاترە، هیچ فەرقی نییە لەگەر ئەو زیندانیانە. مەلا ئیسماعیل سوسەیی دەگری، ئەوانە تاوانی زۆر گەوریان کرد، کەسی ئازادی خواز نابێت جیاوازی گەورە لە نێوان ئایدۆلۆژیەکان بکەن. بۆیە کاک بڕیان ئەگەر لە 2000 دوای 1989 پارتی لە زۆربەی هەرە زۆر ئیسلامیەکانیدا و زوڵمی زۆر گەورەی لێکردوونە و تاوانی زۆر ئەوەی کردیە کە کەس نەبووە دیفاعیان لێ بکاتن. دوای ئەوە پارتی ئێستا کە تەرکیز لەسەر ئاپۆچیەکان دەکات، بەشەشی فشاری تورکیای لەسەرەدا دەبێوا فشاری تورکیای لەسەرە. دوو لە هەولێر ملکی پارتی نییە، لە هەولێر پارتی پێگەیەکی بەهێزی نییە. ئێستاش بڕۆن سەرباری هەموو سەخت و ساختەکاری و دەنگدان ئێرهاب 20 ساڵی لە 26 ساڵی ڕەبەقە لەو هەولێرێ لەناو شاری هەولێر پارتی کەمینەیە، پارتی ناتوانێت بستە ناو قوڵای خەڵکی هەولێر، چکو ئازارەوی زۆری خەڵکی ئەو شارەیدا، بۆیە نابینی یعنی بنەماڵە ڕەسەنە هەولێریەکان لەگەر پارتی نین، واجهەی نین و پارتی ئازاری زۆر خەڵکی هەولێر دەداتن و ڕاستە هەندە دیکۆری کردیە، بەڵام بالمقابل لە تەک ئەو دیکۆرە فشار و تاوانی زۆر دەکاتن. بۆیە فشار دەکات خەڵکی هەولێر لە هەشتاکانەوە باگراوندێکی یەکێتی شووعیان هەبووە و پەکەکەت بە بەردەوام وجودەشی گەورەی لێ هەبووە، ترسی هەیە لە گەشەکردنیان و لە انتخابە لە بۆ انتخابات هەم بەو شێوەیە کەسە حزبێتیان دەشێنی و هاوکات ئەوانە هێزی زیاتر ڕکابەرینە، نەوەک بەڕاستی لە ئێستاکەدا ئیسلامیەکان تەدەخل زۆر لە مەسەلەی مافی مرۆڤ و گۆڕینی سوڵتە ناکەن. یعنی ئێستاکە ئیسلامیەکان هەندێک بوار هەیە، بواریان بدەنێ زۆر ناچن ناو قوڵای مەسەلەی مافی مرۆڤ و ئازادی بیڕاکە، ئەو جێگای ڕەخنەن. من باشترین منەوەکو گوتم هەند ئەندامەکانیان لە ئەوروپا لە ژیانیان نایەنە ناو سالاچ و دەبێت پرسیاریان لێ بکرێت. بێگومان لە هەڵبژاردنەکان نزیک دەبینەوە، بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەڕۆین، دوای ئەوەش هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دێت. ئایا بە بۆچوونی ئێوە تاوەکو ئێستا هیچ هێزێک توانی وێتی ئامادەکاری بکات یاخۆت
هیچ کەوسایەتێک هەیە بە نمونە بتوانێت ئەو گۆڕانکاریە ڕوو بدات کە خەڵک چاوەڕێی دەکات؟ کێشەی خەڵک لەوە نییە لە کوردستان هیچ شتێک سروشتی نییە، نە هەڵبژاردن نەدام و دەستگا ینی هیچ شتێک نییە. تۆ بە ئەنتەریات سندوق بەنی پیکاپ دەبردرێ و بنەو عشکە تێی دەگرێت. کێشە لەوە نییە. ئەگەنا دەیان جار خەڵک هەوڵی گۆڕانکاریدایە بە شێوازی دیموکراسی. 2009 من ئەوەت پێ دەڵێم، یعنی ئەوە خودی ڕێی ئەمریکیەکان بێژ بە خودی کۆس کردو و قادری عەلیان گوت بوو لە سەروی 35 لە بۆ لە نێوان 35 لە 40 کورسی تاینانەیەکەم انتخاباتی بنمونە 25 کورسیاندانە هەر بە کەمەگایی 15 کورسیان لێ بردن. یعنی قەزد لەوەیە لە ئەو مەسیفەی کە بارەگای بارزانی لێیە گۆڕان دووەم هێز بوو بنمونە کە دەڵێم گۆڕان واتە خەڵکی ناڕازی لە 2009 ئەو یەکێتیە لە کۆیە بە هەموو حزبەکان بەقەت گۆڕانیان نەینا لە 2009. خەڵک دەنجی نەدا بە گۆڕان و خەڵک دژی ئەو دەسەڵاتە بوو هاوڵیدا بگۆڕێ، بەڵام دیتر لە 25 ئەو کەمتریانە دەکردنەوە دوای هەر بە ڕۆژی ڕووناکەتە لە هەموو هێزەکانتر. دیتر لە 2005 لە ئیسلامیەکان لە دهۆک گەشتیان کرد پارتی چی لەگەڵکردن دیگە لە ساختەکاری، یعنی هەر تیرۆری کردن بە ڕۆژ ڕووناکێشی کرد بارەگاکانی کرد. بۆیە من ناتوانی گرنتی بکەی کاکە بڕیان لە ئەوروپا ئەتوێنەکان دەبینین هەتا لە تورکیاش هەتا کورە لە ئێرانیش تا حەدەکی زۆر وێنەکان دەبیندرێ کاڵبژاردن چۆنە بەس لە کوردستان هیچ شتێک من ئێستا لە گرانتیت دەدەمێ هەموو کۆنگرەکان هەموو هەڵبژاردنەکان هەتا پارتی مابیتم ئیتر ئەوە دەبێت ڕقم یەک بی بەکەی بخوت هەر بە ئەنتەریات پڕی دەگاتەوە خاصن لە دەرەی هەولێر لە دەرەی هەولێر حەزم مسەدە. بۆیە تو ناتوانی گرنتی بکەی هیچ چێزێک لە پارتی ناباتەوە و هیچ کاتێک دڵنیا بە پارتی دە 45 کورسی کەمتر لەمە دوانای نەگناینی تۆمار ینی پڕ دەکاتەوە باوا بڵێ یەکێتیش ئێستا فێرا ئەو مۆدیلە بووە بە بەردەوام دەیکردێکێتی بەس بەو ڕێژە بەس ئاخر لەبەر هێزی ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگرەکان لە دەبەری سەوز بەهێزترن پێی نەکرایەوەچی پارتی بکە ئەگەنا ئەو زارەی پێشوو یەکێتی سەر بە کەڵەگایی بەدەیان 1000 سەوتی دەزویر کرد. بەڵێ کاک قادر پێت وانییە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئۆپۆزیسیۆن دروست بوو بەڵام هەرزوو متمانەی خەڵکی لە دەستدا بۆ پێی لە بیدایەتەن 25 کورسی دواتر کەم بۆ ینی هەر جارە و لە هەڵبژاردنەی کەمتری کردەوە. ینی پێت وانییە خەڵک گەشتۆتە ئەو بڕوایەیە کە هیچ لایەنێک یاخود هیچ کەسایەتیەک ناتوانێت گۆڕانکاری بە لە هەرێمی کوردستان بکات لە هەڵبژاردنەکاندا؟ مەسەلا ئەوە نییە خەڵک یان هەتا ئەو حیزبانە نانا مەسەلەکە ئەوەیە هەڵبژاردنەکە ساختەیە هەڵبژاردنەکە ژمارەی حەقیقی دەنگدەر نییە. تۆ لە من باشتر دەزانی لە هەولێر و دهۆک ئەو دەنگانەی پارتی دەنگی بەو حەجمە نییە. ئەو دەنگانەی لە سلێمانی هات باش لە من باشتر دەزانی کە ئەو گۆڕان ئەوەی ئێمە زانیمە چاردە بە پێز بوو لە کورسی پەرلەمانی لە ئەنجومەنی پارێزگاکان لە 2016 بەس بە ئێران و بە ئەوە لە وێشتیان کردە 50-50 لەگە گۆڕان. یعنی کێشە ئەوە نییە تۆ دەڵێ 25 کورسیان ئێمە زۆر جار شەرعیەت بەو ساختەکاریە دەدەین مەسئول بارزانی 170 و پارتی 45 کورسی و ئۆپۆزیسیۆنەوە نا ئەو تەقیمە زۆر هەڵەیە. هیچ یەکێک لەو هەڵبژاردنانەی کوردستان دەکرێت وەکو ئەوروپا نییە نەک وەکو ئەوروپانی کورە وەڵا وەکو شەرقل ئەوسەط نییە ئەکو تونس و مەغریب نییە. یعنی هەر بە ڕۆژی ڕووناکە دوو دەزانی هەرە نوکتێ باوەکە پارتی لەگە سینکە دەیباتە یعنی مستحیلە دەبی لە هەموو شوێنێک بە بەرنامە دادنێ ئەوەندا ئەتو دەبی لەو شارێدا بەدەست بێ ئیتر حەقیان نیە لەسەر. بۆیە تەقیمەکە ئەوە نییە بڵێ پارتی 45 کورسی ئۆپۆزیسیۆن پاشەکشەی کردێ نا من تەحەدا دەکەم ئەگەر لە انتخاباتێکی کەش و هەوایەکی دیموکراسیە بی ئەو پارتیە 3-4 کورسی لە هەولێرە دەگیت. حەدای دەکەم بە تایبەتی لە ناو شاری هەولێری دەشتی قەراز و کەندێناوە پارتی ئەو پێگەی نمایە چکو فەشەلی هینا لە ئیدارەدانی حکومدا فەشەل بوونەگەی لە ئیداری لە معاش هەر لە چ دەستکە ئەوەیکە ئەو
فەشەلبوونەی حکوومەتی هەرێم بەشی شێر بەبەر پارتی دەکەوی بەڕێژەتی دەکەوی و دوای ئەو بەبەر حزبەکانی کردەوێت خۆ بەردەوام ئەو باڵا دەست بووە ئەو سەرۆکاتەکانی لە دەستەوە هەموو مزازەفەت سیاسەکان کە کرایە هەموو ڕسوابوونەکان پارتی باڵا دەست بووە لە ڕێفراندۆم دەگری کە شکستی توش کرد لە حکومدارەتی ئیداری دەگری لە نەبوونی یاسا دەگری لە خۆشگوزەران نەکردنی خەڵک دەگری لە فەشەلی ئەزمموونیەوە هەموو پارتی خۆ بەڵام ئەومانەوە نییە یەکێتی وەکو پاشکۆیەک بەشدارە لە هەموو تاوانان گۆڕان بەشداریان یا من دەمەوە بڵێم زۆر دەڵێن پارتی ئێمە دەڵێن حکوومەتی هەرێم بەڵام ئۆتۆماتیک پارتی بەبەر دەکەوێت لە بەرەی سەرۆکەکان زۆربەی پارتیە بەڵێ کەواتە بۆ ئەوەی دۆخێک دروست بێت چیتر پارتی نەتوانێت وەکو خۆشتان باستان کرد کە پارتی تەنها پارتیە دەتوانێت خەڵک دەستگیر دەکا خەڵک ئازار و شکنجە دەدات حتا کۆن ئیسلامیەکانیش دەیان کرد دەبێەوە بڵێم لە نەوەتەکان ئیسلامیەکان خەڵکیان گرتیە جیرۆر کردیا لە نەوەتەکان دەڵێ من بەڵام کەواتەوە ئەزمونە لە ئیسلامیەکانەوە هاتووە بۆ پارتی و لایەنەکانی دیکە لە هەمومان لە هەولێر بوون هەمووانەوە لە نەوەتەکان پارتی ئیسلامیەکان هێزر میلیشیا بوو ئیسلامیەکان بەشێک بوون لە ئەرهاب لە لێدان لە تیرۆر چەندین کەسایەتی وەکو فەرات فەرەت وەکو شاپور قابیل ئەوانە تیرۆر کرانە ئەوانە هەموو ئیسلامیەکان تۆمەتبارێت بۆ کاک بڕیار ئەو تیرۆر هەشەی سەردەشت و شەید کاوە و سۆرانی مامەحەمەدیە لە نۆتیەکەوە لەگەر کورە لە شاخەوە ئەوانە ئەو شتانیان کردێ بەزنەوە نۆتیەکەوە هەر سێ بەرە پارتی وێشێتی و ئیسلامی تیرۆری خەڵکیان کردیان دەکرد چەندین جار قاعەی میدیا من بۆ زانیاری پێت بڵێم ئەوە خەڵکە چەندین جار ئیسلامیەکان هێرشیان دەکرد بە ئەڵڵاهو ئەکبەر لەناو هۆڵی میدیا ئەمە لە هەولێر باوە ینی ئەوە نییە دوای شەڕ ئەوەی کە یەکێتی لێدان دوای ئەوەی کە بۆ شەڕی ناوەخۆ ئیسلامیەکان پەرچ و بڵاو بوون ئەو هێزان وەگەنا ئەمە لە هەولێر بەلای کەم لە سلێمانیش ئاگادار بووین زۆر ئەرهابیان دەکرد خاصن ئەگەر کۆمونیستی کارگەریەکان زۆر سەدامیان دەکرد لەگەڵان زیاتر بوو بەڵێ کەواتە بۆ ئەوی کۆتایی بەو دۆخەی بێنین بۆ پێشەرکاریانەی مافی مرۆڤ بێنین بە گرتن و ئازار و ئەشکەنجەدانی تاکەکانی کۆمەلگا بێنین بە تایبەتی لە سنووری هەولێر و بادینان پێویستە چی بکرێت ئایا بەو دۆخەی ئێستا هەیە دەتوانرێت ڕوبەڕووی ئەو دۆخە ببینەوە یاخود ئێوە هیچ چارەسەرێک یاخود هیچ پێشنیارێک یاخود هیچ ڕێگا چارەیەکتان هەیە بۆی کۆتایی بەو دۆخە بێت بێگومان ینی من ئەوە دەڵێم هەر هێزێک پێ گۆڕانکاری پێ دەبێت لە هەولێر و دۆخ بکاتن بە پلەی یەک دیتمان چەندین جار گا ئەو گەنجە تێکۆشتەرانە دەڤەری سەوزیان ئازاد کردیان ئەس پیانە فاز نەکرد یەک خەلەلەکی گەورەی ڕێخستنمانەیە دوو ئەو ناڕزاتیان ناتوانین بپەڕێنینەوە بە هەمومان لە دەڤەری زەرد ئەوە خاڵێکە کە هەر حزبێک بێوێ گۆڕانکاری کە دەبی دەڤەری دهۆک و بادینان بجولێنی هەر هێزەی ئۆپۆزیسیۆن کە ئەگەر تو هەر لە دەڤەرەکەی تر بووی یعنی ئەو پێش ناکە بڵێ باشترین نموناوەیە تو سیرکە یەک حزب ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگیری پارتیە ناوێرن مەکتەب سیاسەکانیان بینە هەولێرێ یادەکانیان نایەن بۆ هەولێر یعنی تۆ سیرکە لاوری شێخ زەنجی هادووتی ئەمە دێم لە هەولێرێ ماوەکدا دەنیشتین بەس ئایا هات سیرکە 180 هەولێریەکانی یەکێتی و گۆڕان بە سلێمانیدا دەنیشتین نایەن تەرکیز لەسەر ئازاری خەڵکی هەولێر بکەن کاتی خەڵکی هەولێر دەگیرێ کام حزب دێ یعنی هەولێر بادینها ئێستاکەوە دەبین کام حزب دێ جەماوەرەکەی خۆی و ئیچی لەسەر دەکات حزب خەڵک لێت خڕدەتەوە کاک بڕیات لە هەموو ئەوروپای لە ئەوروپاش وایە تۆ کەیسێک دێتە پێش ئەو حزبە چت لە بۆ دەکات چ پرۆژەیەکی پێوە کێشەیەک دێ دەبێت چ پێ باس پێم برێچێتی و گۆڕان و پاکەکە و ئیسلامیەکان ئەو پەری لە میدیا ئەوزێچێتی لە پشت لە میدیا سێبەرەکانی دەیکاتن نایەن ئەو جەماوەرەی خۆیان هەیە لەو کەیسانە بەگر بێخنەتە خەڵکی هەولێرە بەگەڵیان بکەوێت ترسی بشێوەنیا پرۆژیان نییە لەو هەولێر پرۆژیان نییە ئیش لەسەر ئازاری خەڵکی هەولێر بکەن ئەمیش خەڵکی هەولێر بم بگیرێم و بکوژێم و ئاو نەبی کارەبام نەبی کە بسمە سەزادە و حزبانە بنێنە دەنگ بێگومان دەنگت
دەنگت نادەبێ یعنی ئەگەنا خەڵکی هەولێر چی لە بۆی چێتی نەکردیا لە سویێژ ئاب چیان نەکرد لە بۆ گۆڕان چیان نەکرد لە بۆ حیزبی شوعی لە هەشتاکان یعنی کێشە لە خەڵک نییە کێشە لەوەیە ئەو هێزانە پژگیری لە خەڵکی هەولێری دهۆک ناکرێت ئاوە تا ئێستا پێنج نەک پێنج شەست هەفتا کەسی بادینیان گیرە پێم برێ کام حزب ئیشی جدی لە سەریان کردیە کام حزب نەک لە ئەوروپای لە کوردستان جەماوەری خۆی هان دەدەت جورئەتیان نێت جەماوەرەکەی خۆیان هان دەدەن ئەوە دوێنێ لە سلێمانی خۆپیشاندان کرای باشە دەبی ئەو هێزانێتتر هەمووی 50 کەس بن یعنی نیتیان ئیسلامیەکان 100 کەسێک بنێرن یەکێتی 100 کەسێک بنێریتن لە بۆ باغی شار پرۆژەیان نییە کاک بڕیار بۆیە کێشەکە لەوەیە هیچ ئەو هێزانە هەردەیانەوێت بەو شێوەیە بە دروشتم خەڵک بێزار بوو لە دروشتم ئەزمونەشی وەگەر لە هەڵبژاردن وەزت بۆی دەرکەوت هەڵبژاردن چارەسەر نییە ینی دەبی میتۆدی بکەی نوێی خەبات من ناڵێم چەکداری کاکە وەڵی قسە دەگرێت چەکداری تەجروبەی فەشەلی هینایتەوە چەکداریش لە زۆربەی وڵاتەکانی وەکو سووریا لیبیا زۆربەی وڵاتانە بەهاری عەرەبی کوشت و ئیسلامی ڕادیکالەکان بەهێز بوو بەڵام پەیوەندی نێودەوڵەتی و پەیوەندیکردن ئەوە خەباتی گۆڕینی خەباتی مەدەنی لەو شێوە کلاسی چیای و هەوڵدان لە گورزی ئابووری و هەوڵ بدەین لۆبیەک لە ئەوروپا بەهێزکەین ئەو زیاتر فشار بکەین لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان من پێم وایە ئەبە شتانە دەتوانین کاریگەریمان زیاتر بی نەوەگلەوەی هەرێکە کاڵستەوەڵێ وڵا بە شەڕی چەکداری ئەوە چەکداری سووریا 11 ساڵە وێران بوو لیبیا وێران بوو وەنیا بۆیە دەبێت ئەو خاڵانەی پارتی وێچێتی تێدا بەقوەتر لە پەیوەندی نێودەوڵەتی لە ئەمریکا فەڕەنسا ئێمە شەڕ پەیوەندی دروست بکەین بەڕاستی ئەو میتۆدە خەباتەی گردیتمان دەبی بگۆڕدرێ ینی لە خۆپیشاندانەکەی 100 کەس کۆ دەبتۆ 200 کەس کۆ دەبتۆ پارتی جێلێ نیاندا هەر زۆر بەوەیە ینی بەڕاستی سێمان خەڵکات سەردادە یەک پرسیان زیاد نەکرد لە ئەوەی ئەمە نامەوێت کەم بکەمەوە نا تەسیری خۆی هەبوو بەڵام کە هەولێر جوڵا حزبەکان هاتنە پشتی ئەگەر سەیدکە 2010 پارتی گۆڕانکاری لە مەحاش کرد بەڵێ زۆر سپاس بۆ قادر نادر کە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کە لە دەروی وڵات لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و بەیەگەیشتنەوەیکی دیکە پێتان دەگەمەوە هەر شاد بن.